نیشانەی پرسیار لە دوای ئەم ڕستەیەوەدا دەنێت. لە ئێستادا کە ناکۆکی سوننە و شیعە لە عێراقدا لە لووتکەدایە، کورد دەبێت چۆن مامەڵا لەگەڵ ئەم دۆخەدا بکات. نزبوونی ئەو شەڕە لە دەسەڵات و ئیرادی ئێمان نییە، بەڵام لە بەرژەوەندی کورد نییە. ئەو ئاگرا گەورەیە لە عێراق خەڵسێت پشکی بەرکوردی ژەکەوێت. بیرروڕاکان لەگەڵ هەڵۆ پێنجوێنی ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان و پشتیوان ئەحمەد پەرلەمانتاری پێشووی عێراق هەرگیز ناتوانن کۆنتڕۆلی عێراقن وەکو جاری جاران، بەڵام بۆیان هەیە ئەتوانن لە عێراق جیا ببنەوە. یەکێتی نیشتیمانی کوردستان تەرەفداری شیعە سوننە نییە، من پێم وانییە پارتی بە هەمان شێوەیە بێت. تاوەکو ئێستا کورد هیچ داوایەکی تۆمار کردووە لە دادگای دەستوری. سوننە قەرزاری ئێمەن، ئەبێ قەرزەکانمان بدەنەوە، پێش ئەوە ئەنجا ئێمە پشتگیریان بکەین بۆ خۆیان ببنە هەرێمێکی سەر بەخۆ. بیرروڕاکان شەوی هەینی کاتژمێر 9:05 لە NRTەوە پێشکەشتان دەکرێت.